بینەرانی عزیز هەر لەگەڵ ڕێنماییەکانی پێشوو هەندێک خاڵی تر هەیە کە دەمەوێت باسی بکەم لێرە. دیارترین نەو کێشانەی کە منداڵان لە قوتابخانە تووشی دەبن چیە یان ڕوبەڕووی دەبنەوە چیە؟ بێگومان یەکێک لە خاڵەکان ئەو منداڵانەی کە هەست دەکەن کە لەناو پۆلدا کەمن یان هەستی خۆ بە کەمزانینیانەیە یان هەست دەکەن کە لەلایەن دەوروبەریەوە گرنگی پێنادرێن. ئەمە خاڵێکە کە مامۆستایان پێویستە زۆر ئاگداری بن. لێرەدا ئەمە لەسەر مامۆستایە و ڕۆڵی مامۆستا لێرە دەردەکەوێت کە تا چەند ئەو حاڵەتی قوتابیەکان چارەسەر دەکات بە گرنگی پێدان بە بەشداریکردن لەگەڵ قوتابیەکانی تر بە دانانی چاڵاکی گروپ بۆ ئەوەی ئەم قوتابیە بەشدار بێت لەگەڵ ئەوانی تر بۆ ئەوەی کە کاتێک یاریەکیان چاڵاکەیان بەشداری شتێک دەکەن دەستخۆشەکە بۆ هەمویان بێت و ئەویش بەشداری ئەو گرنگی پێدان نەبێت. وە زۆر گرنگە مامۆستا کاتێک دەستخۆشی لە هەموو قوتابیەکان دەکا دەستخۆشێکی زیاتر لەو قوتابیانە بکە و زیاتر بەشداریان پێ بکە کە هەستی خۆ بە کەمزانینیان هەیە بۆ ئەو حاڵەتە دەرونیە لەگەڵ یاندا نەمێنێتەوە. خاڵێکی تر ئەو قوتابیانەی کە لەناو پۆلدا کۆمەڵایەتی نین و لە قوتابخانە کەس هاوڕێیەتیان ناکەن. ئەمە حاڵەتێکە تا دێ زیاتر و زیاتر دەبێت. ئەو قوتابیانەمان مەبەستەکە گۆشەگیر دەبن لە ناو پۆل لە بەتایبەت لە ماڵەوە شوان و لە قوتابخانە شوان. ئەمە کێشەیەکە کە مامۆستایان پێویستە هاوکاریە و قوتابیانە بن و بەشداریان پێ بکەن و زیاتر و زیاتر پەیوەندیان لەگەڵ بەهێز بێ بۆ ئەوەی هەستی خۆ بە کەمزانین و ئەوان بۆ دروست نەبێت کە گرنگ نین لە ناو پۆلەکە و کەس هاوڕێیەتیان ناکە و ئامۆژگاری و ڕێنمایی هاوڕێکانی تری بکە بۆ ئەوەی تێکەڵ بن لەگەڵین. لەبەر ئەوەی کاتێک ئەم قوتابی لەلایەن دەوروبەریەوە هاوڕێتی ناکرێت چێژ وەرناگرێت لەناو پۆل و لەوانەکانیش تێناگات و ئاستیشی زیاتر و زیاتر لاواز دەبێت. خاڵێکی تر لەلایەن هاوڕێ مامۆستا و دایک و باوکەوە ئەم قوتابیانە سوکایەتیان پێ دەکرێت. ئەمە خاڵێکە پێویستە لەسەری بوەستن. قوتابیان بۆیە لە قوتابخانە و لە ناوەندەکانی فێربوونن بۆ ئەوەی چێژ وەرگرن و فێر بن نەک سوکایەتیان پێ بکرێت. لەبەرەوەی کاتێک سوکایەتیان پێ دەکرێت بەرامبەر هەرچە هەڵەیەک بێ هیچ خزمەتێک بە فێربوون و بەرزبوونەوەی ئاست و ڕەوشی ئەو قوتابیە و خۆ ڕەوشتەکانی نابێت. بۆیە پێویستە پاڵپشتی قوتابیەکان بکەین و سوکایەتیان پێ نەکەین.